شوێن پەنجام جارە جیاوازتر لە هەموو جارێک باس لە کاریگەری و مەترسی تاوانی ئالوودەبوون و بەکارهێنانی مادەی هۆشبەر لەناو کۆمەڵگە و خێزانەکان دەکات. بۆ یەکەم جار لە کوردستان چوچار و لە بەرنامەی شوێن پەنجە بەڵگەی ڤیدیۆی و ڕووداوی ڕاستەقینە و دان پێدانانی تۆمەتبار و دەزیکراوان باس لە کاریگەری مادەی هۆشبەر لە سەرتاک و خێزان دەکرێت. بۆ یەکەم جاریشە لە هەرێمی کوردستان جۆرێکی تازەی مادەی هۆشبەر لە شێوەی ڕۆکی گیایی دەستی بەسەردا دەگیرێت. شوێن پەنجە لە ماوەی ڕابردوو وەک یەکەم بەرنامە لە چەند ئەڵقەیەکی تایبەت لەگەڵ هێزەکانی ئاسایشی و لێرە و دژە تیرۆر دەستگیرکردن و ڕووبەڕووبوونەوەی چەندین باندی گەورە و مافیا و بازرگانی مادەی هۆشبەری نیشاندا کامەش دەرخەری ئەو ڕاستیەکە هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر ئەو دەستە ڕەشانە دەبڕن کە دەیانەوێت ڕێگی ئەو مادە هۆشبەرانە لە هەرێمی کوردستان بچێنن. لەم بەرنامەیە بە چیرۆکێکی سەیری دەزیرکردنی کۆمەڵە کەسێک کە ئالوودەی مادەی هۆشبەرن دەست پێ دەکەین. شوێن پەنجە لە سەرەتادا بە دەداچوون دەکات تا ساتی دەزیرکردنیە. ماوەی چەند ڕۆژێک پێش ئامادەکردنی ئەم بەرنامەیە ڕووداوێک لە شەوێکی درەنگ لە گەڕێکی تێراوای شاری هەولێر ڕوودەدات. لەو ڕووداوە ماڵە گڕدەگرێت و ئاگر هەموو لایەکی و خانوەدا دەپۆشێت. لەو کاتەش هاوسەیە و ماڵە ئاسایش و بەرگری شارستانی ئاگادار دەکەنەوە. لە کاتی هاتنی ئاسایش و بەرگری شارستانی لەو ماڵە چەند کەسێک کە لەگەڵ خاوەنی خانوەکە لە ژوورەوە بوون گومانیان لێ دەکرێت. لەلایەن ئاسایشی هەولێر بنکەی تێراوە لە کاتی ئاگرەکە چاودێریە و کەسانەوە و کەلوپە لە سوتاوەکان دەکرێت. دوای پشکنین دەرکەوت کە لە ئەنجامی بەکارهێنانی مادەی هۆشبەر و کێشانی مادەی کریستاڵ ئاگر لە ماڵەکە بەربووە لەبەر بێهۆشیان بیاگا بوون لەوەی ئاگر کەوتێتەوە. ئەو شەوە چەند کەسێکیان دەزیر کرد. هەموو هەوڵەکانی ئەو باند و بازرگانانە لە ناوخۆی هەرێم و دەرەوەی هەرێم لە ناوبران. ئەو تاوانەش گرفتێکی جیهانی و مرۆڤاتی بەدەستیەوە دەناڵێنێت. زیانێکی گەورە بە تەندروستی و لایەنی دەرونی و ئابووری تاک و کۆمەڵگاکان دەگەێنێت و دەبێتە تێکدانی شیرازەی خێزان. دوای لێکۆڵینەوە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر و تیمەکانی لێکۆڵینەوە تیمێکی تایبەت پێکێنرا. ئەو تیمە ڕەزامەندی لە دادوەر وەردەگرن بۆ تەحری ماڵەکە واتە پشکنینی ئەو ماڵەی کە ئاگری گرت. ئێمە لەگەڵ ئەو تیمانە لەو پشکنینە بەشدار دەبین. بۆ دەداچوون بۆ ڕووداوە دەکەین.
وردوو درشتی و پشکنینەوە شوێنی حەشاردانی مادە هۆشبەرەکان و ماڵە سوتاوەکان نیشان دەدەین. تیمێکی لێکۆڵینەوە هێزێکی تایبەتی یاساییشی هەولێر ئامادە دەکرێن بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو ئەرکە، چونکە زۆر جار لە کاتی بەسەردادان و دۆزینەوەی مادەی هۆشبەر ڕوبەڕۆبوونەوە لە نێوان تۆمەتباران و هێزەکان دروست دەبێت. دەگەنەوە شوێنی کە لە ئەنجامی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بیاگابوونی ئالوودە بۆکان سووتە. با خێرایەکی زۆر و لە ماوەی چەند چرکەیەک هەموو شوێنێکی ئەو ماڵە دەگرن. دوای کۆنتڕۆڵکردن و دڵنیابوون لەوەی سەلامەت و هیچ کەس نییە، دەست دەکەن بە پشکنینێکی هێندەورد کە لە پاشماوەی سوتاوەکانیش کەلوپەلی مادەی هۆشبەر دەدۆزنەوە. سەبارەت بەو ڕوودا و کتێبیشی یاساییشی هەولێر باس لە ڕووداوەکە دەکات. ڕووداوێکی ئاگرکەوتنەوە دوو هەفتە بەر لە ئێستا لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێر ڕوویدا لە ماڵێک لە بەرەبەیان لە کاتژمێر یەکی بەرەبەیان ڕوویدا. دوای ئاگدارکردنەوەی ئاسایشی گەڕەک تیمەکانی ئاسایش گەڕەک چوونە ئەو ماڵە و لەگەڵ تیمی ئاگرکوژێنەوەی بەرگری شارستانی هەولێر کە ئاگرەکەیان کوژاندەوە تەمەشای شوێنی ڕووداوەکەیان کرد، بینیان لە شوێنی ڕووداوەکە جێگای گومانە و چەند کەلوپەلێکی کێشانی مادەی بێهۆشبەر و شتی گوماناویان دۆزیەوە. بۆیە لە ئەنجامدا خاوەن ماڵ و کەسی شتیان دەستگیر کرد لە شوێنی ڕووداوە. دەربینە حەچی هەیە دەبینە. دوای پشکنینی چەندین جۆر مادەی هۆشبەر دەدۆزنەوە. تیمێکی تر دەچێتە دەوروبەری ئەو ماڵە سوتاوە. لێرە ئۆتۆمبیلی ئەو کەسانەی کە دەزگیر کراون پشکنینیان بۆ دەکرێت. لە کاتی پشکنین چەندین جۆری مادەی هۆشبەر و کەلوپەل دەستی بەسەردا دەگیرێت. ئەو ڕووداوێک کە ڕووی داوە ئەو ئاگرکەوتنەوەکە بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بتڵی غاز کە بۆ پایپ بەکاردێ بۆ ئەو کەسانێکەوە مادەی بەهۆشکەر بەکاردێنن لە ئەنجامی لێکۆڵینەوەی زیاتر و لەسەر فەرمانی دادوەر هەر بە هەمان کات بە فەرمانی دادوەر ئەو ماڵە پشکنینی بۆ کرا و توانرانە ناو ماڵەکە و لە ناو ئۆتۆمبیلەکانی ژۆک و گوتمان دەست بەسەر ژمارەیەک لە کەلوپەلی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بڕێکی زۆر لە مادەی هۆشبەری جۆرا و جۆر دەستیان بەسەر داگیرا کە یەکێک لەو مادانە جۆرە جیایەکی تایبەتمەندە کەوا زۆر دەگمەنە و بۆ یەکەم زاریشە تاکوی ئێستا تیمەکانی ئێمە و جیهاتی ئەمنی دەستیان بەسەر ئەو زۆرە جیا داگرت بێت. بۆیە بە پێی مادەی 26 مخدرات لەسەر فەرمانی بەڕێزادوەر دەستگیر کران هەر 7 کەسیان و ئێستا لەژێر لێکۆڵینەوەی زیاتردان و بۆ تەواوکردنی پەراوەکەیان بۆ بەردەم دادگا. بۆ یەکەم جاریشە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەکی لەم بەرنامەیە خێزانی بەشێک لەو کەسانە وەردەگیرێت کە پیاوەکانیان تا ئەو ساتەی چاوپێکەوتنیان لەگەڵ دەکەین بەکارهێنەر و ئالوودەبووی مادەی هۆشبەرن کاتبوون لە توندوتیژی سکاڵا لەسەر پیاوەکانیان تۆمارکەن. کرد نەمدەزانێت کە مادەی هۆشبەر بەکاردێنی
باش بوو بیدایەتی دوایێ دەگۆڕا یعنی لە پێستاوم دەگۆڕا عەبەکی دەخوارد دوایێ ئەگە نەی خواردبایە پێی لە دیواری دەدا یعنی خۆی لە دیواریدا ئەمیژم گلۆ دەکەی دەگۆ ئەوە ئازارم هەیە دوای گیرا 2 ساری پێچوو ئەو جارە بەر بوو کردیە عاشیش لەمارێ لەگەرمانە عەواوە لەم دارەکەمی دەدا لەمری دەدا هەڕەشتە لێ دەکردم ماوەک پێش ئێستاکەش ئەمە گوتم لێ جیا دەبمەوە ئێستا کێسەکەم لە مەحکەمەیە کە لێ جیا دەبمەوە ئێستاش لەگەر ژنە چیە کە خیانەتی لێکردم تێک دەرچوو نەدەوێران قسەی بکەین لەگەری نەدەوێران ئاوی بخۆین نەدەوێران قسەی لەگە بکەین هیچی نەدەوێران قسەی بکەین هەر لە ژۆرێدا دەنیشت و دەیخوارد هەتا سبێنێ هیچ نەدەنووسیش بە عەفتە نەدەنووست ئەوچی مەلاش بانگی دەدا یعنی دەگونای مەلاش بانگ بدا خۆی دەشاردەوە زۆر پێ تێک چوو ئێستا کە ژیانم وەڵا لێ تێک چووە یعنی من دارەکان نەدەوێران قسەی بکەین داکی نەدەوێران قسەی بکە لە بۆ داچی لە سوبە چەقوی لە بۆ من دەهات یعنی ژیانم بێتار بوو هیوادارم ئەوانەی کە دەخۆن بگیرێن بەسە دوای پشکنینی زیاتر لە 7 کەس دەستگیر دەکرێن لە شوێن پەنجە بەشێک لەو تۆمەتبارانە دوای دەستگیرکردنیان دەبینی دوای پرۆسەی پشکنین دەچینە بەڕێوەبەراتی یاسایشی هەولێر لێرە تۆمەتبارەکان چیرۆکی توشبوون و ئالەدووبوونیان بە مادەی هۆشبەر دەگێڕنەوە لە ڕێگای برادەرێکی فێرا و کلیسیا لە نازانسرا پێڵن فێرا و شتەیە کردم داڵغەم دەڕۆیت شێرچیان داڵغەم ڕوویە ئاگر لەمان بەربوو لە دوای کۆنتڕۆلی ئاگرەکە گومانیان لێ کردم هێزی هێزەکانی یاسایش تووشی حاڵەتی ئەوان جنەبە تووشی حاڵەتی نەفسی دەبووم کە بەکارهێنانی فێر بوومە زۆر پەشیمانیشم هەرێمی کوردستان بە یەکێک لە گرنگترین ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە ڕووی بەهێزی و ئارامی و ئاسایشدا دەنرێت کلیلی ئارامی عێراقی شەرێمی کوردستان و هەولێری پایتەختە دابینکردنی و ئارامیە ئەولەوێتی کارەکانی حکوومەتی هەرێم و کابینەی نوێ بە سەرۆکایەتی مەسرور بارزانی کە بە ئەندازیاری پاراستن و ئارامی ناسراوە دانێرە ئەو شرابێکە دانێرە ماوەی ساڵێک زیاتر تووشی مادەی ئۆژۆر بوومە جاری یەکەم لە لای دۆچی لە ئاسایشی دۆچی دەژیر کرام پاشەوەی حکوومەکەی خۆم تەواو کرد هاتمەوە گەڕامەوە هەولێرێ لە دۆ کە گیرام مادەی هۆشبەرم پێ بوو لە سەندێ بەپێی ئەوەی کە مادەی هۆشبەرم دەچێشاوە حکوم کرام حکوومەکەی خۆم تەواو کرد پاشان گەڕامەوە هەولێر لە هەولێریش ئەم جاریان جارێکی تر لێمان ژیرا و کە لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراین مادەی هۆشبەرمان پێ لە زۆری مەریوانە تریاک حەشیش هێروین دانی وەجوانی دانێ ئەوە دەرمانە بینە من کۆمەڵاوڕەیەکمە بوو نەمزان خراپن سەرتا توێت لەگەڵیان تێکرد بووم دوای ئەوە زانی مخەدرا دەچێشن منیش بەکارم هێنا لەگەڵەوان سەبزە فێریان کردم دوای ئەوەش دەستگیر کرای لایم برایانی ئاسایش بۆ پەشیمانیشم داواتان لێ دەکەم ئەو غەڵەتەی من کردم ئێوە دووبارە نەکەنەوە
من 10 ساڵە زەواجم کردیە لەگەڵ پیاوەکەم هە لە بیدایەتی یعنی نەمزانی ئەو هەیە یعنی لە بیدایەتی نەمزانی دەرماخۆرە و حەشیش خۆرە ئەوها یعنی بەڕاستی ژیانم زۆر ناخۆش بوو لە گەری یعنی ماوەی 10 ساڵە لە گەریمە ڕۆژێک خۆشیم نەدید بەس حەشیش و دەرمانی دەخوارد هەموو ڕۆژێ دەهاتەوە ها بچوبا دەرێ لە منی دەدا لە مندارانەی دەدا هەنجەتی بەمە دەگرت ئیش و کاری نەدەکرد بەڕاستی ژیانم زۆر ناخۆش بوو یعنی هیچ ڕۆژێک نەبووچینێک لێمان نەداتن لە مارێ نەدەبا دەنگمان بێ منداڵی گچکەکەم بە دیواری داگای لە خۆی نەدەما لە باو دەرمانەی یعنی زۆر شتەچی ناخۆش بەڕاستی بەسەر ژیانی مندا هات لەسەر ئەو دەرمان و حەشیش خۆرەی یعنی هۆکارەکەی وەی کرد لێکجیا بووینەوە ماوەی ساڵێک کە لێکجیا بووینەوە بەهۆی ئەو دەرمانە و حەشیشەیە مادەی هۆشبەر کە وەک نەخۆشێکی کوشندە بەهێمنی تاک و خێزان و کۆمەڵگە بەرەو وێرانی و لە ناوبردن دەبات دەردێکی مەترسیدارە بە تایبەت دوای ساڵی 2023 ڕێژە و قەبارەی بازرگانی و بەکارهێنان و ئالوودەبوون زیادی کردو بە جۆرێک لە ماوەی ساڵی 2021 زیاتر لە 900 کەس دەستگیر کراون. ماوە پێشێستا تووشی مادەی هۆشبەر بووم لە ڕێگای هاوڕێیەکم ئێستا جارێک لێم وەرگرت جای دووەم لەلایەن هێزەکانی ئاسایش دەستگیر کرام ئێستا زۆر پەشیمانم هیوادارم کەسانەی کە بەکاریان نینە قەت خوارد و شتان نەدەن و لەگەڵ کەسانەش نەگەڕێن جاری یەکەم بەلاش لێم وەگرت جاری دووەم لە بڕی تقریبا 150,000 دای بە پارە لێم کڕی کە چوم جاری دووەم لەلایەنی هێزەکانی ئاسایش دەستگیر کرام. سەرۆکتش دەرکەی ماریمیاندا بۆ تێمارین گۆستەیە هاتی نەدەری خوێن بەزێر ماریمێنە و بەسەگا هەری پیش فەوری نهات بە بەخۆی ماریمەش دەستە ئەو کۆرانەم دەستە ڕۆژانە داد لە پێش دەرکەی دەگریال و داچی یا قورئانی دەکەین بەوەی بە موبایلی تاکە ئەوەت لەچێ ئەوەت لەچ وەڵی نەمانزانێ و کابرایانیە شتان هەدەکاتن هەتا نییە ماد لە زیرانی میان دەرکەیان دەگوتن وێرەوە مەماریم وەسا کۆماریم سوستەیە بۆچی هاتن گوتن کاکە وەڵا ئەوە مخدرات و ئەوە شتانەی دەناودا بووە ئەوە جیرەکە جیرانەوە بووە جیران پێش حەقی لەسەر جیرانی بوو کابرا ئێستا دەچخانە شکر دەبی جیرانەکەی بکردخانەکەی نەکرێت ئەو نەوە هەشتانە زوو بن بکرێ هێشتا حەکەمە لەبەسە منداری منە منداری بیت کە فێر دەبیتن بە چا دەبیتنەوە ئەمە زۆر مەمنونی ئاسایشی هەولێری دائما مخدرات دەخوات معنەی خەرچی قسانی دەکە قسە عەلاق و بەلاقی دەکرد لە کۆرانی زۆر ناخۆش بوو لەو کۆرانی بەڕاستی ئەو نوع کەسەیە ئارێ وڵات هەتا نۆستا نەمانزای ئەو نوع کەسەش بۆ نوعی کە ئیشی عەشیش ئەو تریاک ئەو شتانە ئێستا ئەمە زۆر مەمنونی ئاسایشی هەولێرینە کە ئەو کەسەی بنبڕ کرد لێمان بەڕاستی ئەمە زۆر مەمنونیانی تقریبا مانگێک دەبی سەردانی ئەو برام دەکرد بە تەنێ بوو مادەی هۆشبەری بەکاردەینا هەمیشی لەگە خۆ فێر کرد مارەکە ئاگری تێبەر بوو لەو حالەتەی جەماعەتی عەریقی هاتن زوو کوژاندیانەوە ئاسایشی هەولێر زۆر سوپاسیان دەکەین ئەوان نەبایە هۆردوک لە ناو دۆسوپای مادەی هۆشبەرمان لابوو گیرە
پێشتر من لە سەر کوشتن سزا درابووم بە مادەی 406 حکومەکە مەحدام بوو دوای ئەوە ئازاد کرام بە لێبوردنی گشتی 2013 ئازاد کرام دەستم بە کەساباتی خۆم کرد سایق تەکسی بوو کە دەستم بە کەساباتی کرد ماوەی زۆر پێشی چەمان کە چەند برادەرێکم ناسی فێرە مادەی هۆشبەریا کردم دوای ئەوە دەستم بە فرۆشتن کرد لەلایەن کە دەستم بە فرۆشتن کرد داما دوای ئەوە شەوەکەمە لەلایەن ئاسایش دەستگیر کرێ چەند مادەی هۆشبەرمان پێ بوو لەلایەن هێزی ئاسایشەوە دەستگیر کرێ مالی 2023 من 19 ساڵم لەلایەن فێری کریستال بووم ماوەی ساڵێک پێش ئێستا من تووشی مادەی بێهۆشبەر بووم لەلای هەن هاوڕێیەکەم فەرەت سەرەتا بە بەلاش پێی دەدەم دواتر بۆ هەر غڕامی 10,000 لێ دەستاندم دواتر چوون بۆ لای لێ بکڕم لەو کاتەدا هێزەکانی ئاسایش لێمیان دەستگیر کرد سەبارەت بە کاریگەری بەکارهێنان و ئالەودەبوون بە مادەی هۆشبەر لەسەر خێزان دەچینێکێک لە فەرمانگەکانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی لە شاری هەولێر. لێرە نەقیب بەهرە ئەفسەری بەرپرس لەو فەرمانگەیە دەبینین. بەداخەوە لە کاتی ئێستادا مادەی هۆشبەر کاریگەریەکی تەواوی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانی دروست کردووە زۆربەی ئەو کەسانە کە توندوتیژیان بەرامبەر ئەنجام درراوە جاچ ژنان بێیان خۆ یەکێک لە تاکانی ئەندامانی خێزان چونکە ئێمە کار دەکەین لەسەر تەواوی ئەو کێشانێک لە نێو ئەندامانی خێزان تاک و پلەچوار بۆ نمونە ئەو ژنەی کە دێت سکاڵا لە پیاوەکەی تۆماردەکە یاخود لە کوڕەکەی کە لێی داوە توندوتیژی بەرامبەر بەکارهێناوە لە ئەنجامی ئەو بکە مادەی هۆشبەری بەکارهێناوە ئاگای لە خۆینە بۆ لێی داوە یاخود جاروا هەیە پیاوێک دێشکات لە کوڕەکەی دەکات لەسەر ئەوەی کە لێی داوە توندوتیژی بەرامبەر بەکارهێناوە لە ئەنجامی ئەوەی کە مادەی هۆشبەری بەکارهێناوە واتە مادەی هۆشبەر بۆتە بەربڵاوترین هۆکار کە ئێستا زۆربەی ئەندامانی تاکانی خێزان دێن شکات لەسەر ئەو شتە دەکەن کە بەرامبەریان ئەنجام درراوە ئەویش مادەی هۆشبەرە بەئەکید مادەی هۆشبەر کاریگەری تەواوی هەیە و مادەی هۆشبەر وا لەو شەخصە دەکات کە کۆنتترۆلی خۆی لێدەست بدات نەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات جاروا هەیە تووشی ئەوەی بەرامبەری تووشی لێدان بۆتەوە بەچەقۆ یان هەڕەشەی لێکراوە یان ئەوتە گەیشتە حاڵەتی ئەوەی کە لە ژوورەوە بیکوژێت هانای بۆ ئێمە هێناوە ئێمەش بە پێی ئیجراعاتی قانونی ئیجراعاتی لەگەڵ دەکەین. لە پەرلەمانی کوردستانێکێک لە ئەندامانی پەرلەمان کە ئەندامی لیژنەی تەندروستیە دەبینین دەمانێت بزانین ئەو یاسایی هەیە دەتوانێت پێش لەو دیاردەمەترسیدارە بگرێت چونکە هەندێک جار زۆربوونی مادەی هۆشبەر بۆ هۆکاری لاوازی یان جێبەجێ نەکردنی و یاسایە دەگەڕێنرێتەوە. ئەگەر بێت و باس لە مەترسی مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقڵیەکان لەسەر کۆمەلگای کوردی بکەین دەبینین ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەشەنە ئەکاتن و دەتوانین بڵین ئێستا بۆ تەشیر پەنجەی کۆمەلگا کە ئەمەش لە دوو ئاستەوە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگا و لەسەر تاک دروست دەکات لە ڕووی تاکەوە ئەگەر باز بکەین ئەو کەسانی کە مادە هۆشبەرەکان بەکاردێنن و ئاڵۆدە بوون دەتوانین بڵین کەسانێکن کە لە هۆشخۆیان نین و کەسێکی تەندروست نین و دەتوانین لە دوا پێوەری تەندروستی بڵێن کەسانی بێکەلکن چونکە بیر و هۆشیان لای خۆیان نییە. پەرلەمانیش لە ڕێگای یاساوە ئەگەر چاودێری تەواوی لەسەر ئەو یاسایی کە دەرمان کردووە لە یاسای ژمارە بڵێن یەکی ساڵی 2020 کە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقڵیەکانە لە هەرێمی کوردستان کە بەرکار بوو ئەگەر چاودێری باش نەبین مەترسیەکان چەند قات زیاتر ئەبن.
ئێمە بەگشتی وەکو پەرلەمانی کوردستان بە هەنگاوێکی ئەرێنیانەمان بینی کە ئەم یاسایە بۆ واقعی ئێستای هەرێمی کوردستان و بۆ پاراستنی ژیانی تاک و ئاگادارکردنەوەیان ئەم یاسایە بە زەرور زانرا ئەمەش لە کاتێکدا بوو کە ئێمە بینیمان داتایەکان و ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵچوون ئەچێن ئەمەشیان مەترسیەکی زۆر و زەنگێکی مەترسیدارە. زۆربوونی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر وای کرد لە پەرلەمانی کوردستان یاسایەکی بۆ دەربچێت تا بتوانن سنوورێک بۆ دیاردە و مەترسیداریە و دیاردەیە لە ناو کۆمەڵکە دابنێن کە ڕۆژ دوای ڕۆژ تەشەنە دەکات.